سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی خەڵکی ئابدانان، بەردەوامی کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆێتاران، ناڕزایەتی پەرستاران لە شاری گۆرگان، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕای خارک و لە سێدارەدانی هەژدە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی خەڵکی ئابدانان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی ئابدانانی ئیلام لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی سۆهەیل پاکزان، ئێلیا ئەمانی، حسین حاجیان بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شایانی باسەست لە ڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو سێ دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. ئازادی تیمی دەست بەسەرکراوی میدیای ئاوا میدیا لە ورمێ. ڕۆژی ڕابردوو چوار ئەندامی تیمی دەست بەسەرکراوی میدیای ئاوا میدیا پاش چواردە ڕۆژ دەست بەسەرکران لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ئازادکران. بەپێی راپۆرتەکان ئەو چوار هاوڵاتیە بەناوەکانی عومەر ئەحمەد، مامەند حەسەنپور، ئاوارە عومەر و شۆفێرێک بە ناوی عامر ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەزی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە لە شاری ورمێ کرابوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو چوار چالاکوانە لە ماوەی دەست بەسەرکردنیاندا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرابوون. بەردەوامی کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆێتاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی دانیشتووی خابگاکانی زانکۆێتاران دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی زانکۆێتاران و خراپی دۆخی ژیانیان و هەروەها ڕێخستنی ڕێپێوانێک خوازیاری دابینکردنی ئیمەنی خابگاکان و ئیمکاناتی پێویستی ژیانی خوێندکاران، کۆتایی هاتنی گوشاری حراسەتی زانکۆ لەسەر خوێندکارانی ناڕازی، باشکردنی کوالەتی خواردنی سلف و هەروەها ئازادی دەستبەجێ خوێندکارانی دەست بەسەرکراو بوون. ناڕزایەتی پەرستاران لە شاری گۆرگان. ڕۆژی چوارشەممە 26 سەرماوەز کۆمەڵێک لە پەرستارانی شاری گۆرگان سەر بە پارێزگای گوڵستان دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتیان لە بەردەم وستانداریە و پارێزگایە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە ماژەبەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 9 مانگە لەلایەن ڕژیمەوە حەقدەستەکانیان دواخراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی یابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی پێویستی پزیشکی، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان و هەروەها کەمکردنەوەی ساعاتی کار بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕای خارک. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی خارک دژ بە وەدینەهاتنی جاخوازیە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێی سەرچاوەکانی هەواڵ، ناڕازیان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، گەڕاندنەوەی ئەو بڕۆپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، سەربەخۆی سندوقی خانەنشینی، خانشینکراوانی سەنعەتی نەوت و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کرێکارانی ناڕازی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی فولادی سیادنی ئەبهەر. ڕۆژی چوارشەممە 26 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی فولادی سیادنی ئەبهەر دژ بە پێنەجانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێی هەواڵی گەیشتوو کرێکارانی بەشداربووی کۆبوونەوەکان ماژەبەوە دەکەن کە
بۆ ماوەی زیاتر لە چەند مانگە لەلایەن بەرپرسان نێوشەرکەتەوە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت توانای دابینکردنی سەرەساییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی منی شوێنی کار، بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەی و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. دووە هەواڵ لە سێدارەدانی 18 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 18 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 13 بەندکراو بەناوەکانی ئەحسان نەدیمی، ڕەزا شەکووری، مازیار فەلاحی، ئەمیر حسێن ڕەسووڵی، زاهێد ئیسلامی، قەنبەر سەفەری، خالێق زولفەقاری، عەلی محەممەد ڕەوشەنفێکر، کەیهان عەباسی، نەجاد ڕەجەبی، قوباد فەتحوڵڵاهی، مەحموود دین محەممەدی و یەزدان محەممەدخانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی لاکانی ڕەشت، ساوە، کاشان، ناوەندی یەزد، شەیبانی ئەهواز، ئیلام و بیرجەند ئیعدام کراون. هەروەها 5 هاوڵاتی دیکە بەناوەکانی بەهمەن حسێنی، محەممەد باقری، میلاد شێخی، جاسم سەقایی و عەتا شەهسەواری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی زەنجان، گۆرگان، کرمان، دەستکردی ئیسفەهان و خاف لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.